23 ساڵ بەسەر 11 سپتەمبەردا تێپەڕ دەبێت کە چەندین پێگە و شوێنی گرنگی ئەمریکا لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی قاعیدەوە کرایە ئامانج، بەڵام هێشتا لێکەوتەکانی ئەو ڕووداوە بەسەر عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەردەوامی هەیە. 11 سپتەمبەر بووە هۆی ڕوخانی ڕژێمی بەعس و هێنانەکایی سیستمێکی سیاسی نوێ لە عێراقدا. 11 سپتەمبەر تەنیا ڕووداوێکی ئاسایی نەبوو، لە دوای کەوتنی یەکێتی سۆڤێت ئەمریکا لە خەوی غەفڵەتێکا بوو، بەڵام 11 سپتەمبەر بیری خستەوە کە جیهان ژاین لەدایکبوونی مۆدێلێکی تر و ئاریشە و کێشەی ترەی گرێت. دوای ئەفغانستان عێراقیش بەشێک بوو لەوەی کە زۆرترین تۆهمەتی تیرۆر و پاڵپشتی دارایی تیرۆرستانی جیهانیەوەی کە نەزمە جیهانەکەی تیرۆری پێڵێن. بە بیانووی پاڵپشتی تیرۆرەوە ئەمریکا بەشێک پیان وایە ڕزگارکردنی عێراق، بەشێکیش تریش پیان وایە داگیرکردنی عێراق. لە ڕاستیە 20 ساڵی ڕێکە عێراق لە گێژاوی ڕوخاندنی نیزامی پێشووی عێراقا گیری خواردووە، لەو زۆنگاوە دەرناچی هەرچیەکە. دوای 11 سپتەمبەر ئەمریکا استراتیژ و شێوازی ڕوبەڕووبوونەوەی تیرۆری گۆڕی و گۆڕانی استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا کاریگەریەکانی بەسەر عێراق و ناوچەکەوە بەردەوامی هەیە. لێکەوتەکانی شەڕی ڕوخانی عێراق و دوو لە سووریا لە ئەفغانستان لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا بتوانێت بە قەزەیەکی جددی بۆ ڕوبەڕوونەوەی تیرۆری بگرێەوە هێزەکانی لەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵاوە پێ بکات و ینی ئەتوانم بڵێم ئەمریکای لەو قەزەی ڕاستەڵەکان کە قەزەی تیرۆر قەزەیەکی جددیە. بەڕای چاودێرانی 11 سپتەمبەر ئەمریکای تووشی ڕاچەڵەکانێکی گەورە کرد و وای کرد بڕیاری سیاسی و سەربازی و تەنانەت جوڵەی گەورەش بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەنجام بدات کە دوجار ڕوخانی تاڵیبانی لە ئەفغانستان و ڕژێمی بەعسی لە عێراق لێکەوتەوە. لە دوای ململانەی جەنگی سارد و دەرکەوتنی ئەمریکا وەک جەمسەرێکی بەهێز لە ناوچەکەدا سەرەتای دەرکەوتنەکەی ئەگەڕێتەوە بۆ 11 سپتەمبەر کە پەلاماری ئەفغانستانی داوە. تا ئێستا ئەمریکا لەو ڕۆژەی کە پەلاماری داوە تا ئێستا ئەوێ باڵادەستی خۆی هەژمونی خۆی لە جیهاندا پیشان بدا و ئەم دەستێوەردانەی لە 11 سپتەمبەرەوە سەرەتایەکی نوێ بۆ داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی نوێ لە جیهاندا. 11 سپتەمبەر بووە ڕووداوێکی مێژووی، بەڵام هێشتا حکوومەتی نوێ عێراق کە دروستبوونی یەکێکە لە لێکەوتەکانی ئەو ڕووداوە مێژوویە بەدەست کۆمەڵێکی زۆر گرفتی سیاسی و ئاسایشی و نێوخۆییەوە دەناڵێنێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.